ئەم بڕینە بە شێوەیەکی کاتیە بێت چونکە ناتوانێت حکوومەتی عێراقی بەو جۆرە مامەڵە لەگەڵ قەوارەی هەرێمی کوردستان کە لە ڕاستیە بەر لە هەموو شتێک ئێمە ئەبێ پشت بە خۆمان بەستین پشت بەستن بە خۆشمان لەوە دەست پێکا کە ئێمە یەکگرت و هاو هەڵوێز بین هەموو ئەو لایەنانەی کە بەشدارن لە پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستانە بە یار و نەیارەکانەوە ینی چ بۆوانەی کە یاری حکوومەتن چ بۆوانەی کە نەیار و ئۆپۆزیسیۆنە لە حکوومەتە زۆر گرنگە لەم بابەتانەیە کە هاوهەڵوێست و پشتیوانی یەک بن نیەتی دەسەڵاتدارانی عێراقی چ لە عێراقی ڕابردووە چ لە عێراقی نوێشە هەرگیزەوە نەبووە کە بە یەک چاوسەیری هاوڵاتیانی هەرێمی کوردستان و کورد لەگەڵ هاوڵاتیانی ترا بکەن چونکە ئەگەر بابەتەکەەوە بێ حکوومەتی عێراقی موچەخۆرانی هەرێمی کوردستان بە هاوڵاتی خۆی بزانێ نایەت بەم جۆرە سزایان باو دەست لە قوتی ئەوان بنێت چونکە هیچ دەرفەتێکی تا ئێستا لە دەست نەیاوە کە بیکاتە بیانو بۆ موچەیەک یا بۆ دوانخستنی موچەکانی ئێستا کە هیچ بیانوێکی نەماوە لە هیچ قۆناغێکا و لە هیچ وڵاتێکە و لە هیچ بنەمایەکی ژمێریاری و قانونی بۆ جۆرە حساباتە ناکرێ ئەم جۆرە حساباتانە هەمووی دیارە کە بابەتەکە سیاسیە لە پشتیەوە سەبارەت بۆی کە